لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باشماوەی چەند مانگێکە هەرکە نزیک دەبینەوە لە وادەی دابەشکردنی موچەخۆرانی هەرێم. ڕاستەوخۆ شەڕێکی میدیایی لە نێوان کادر و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان دروست دەبێت. بەشێک لە کادر و ئەندامان و بەشێک لە پەرلەمانتەرانی پارتی سنووری سلێمانی و یەکێتی نیشتیمانی وەک حاکمی سنووری سەوس تۆمەتبار دەکەن بەوەی کە هۆکاری درەنگکۆکردنەوەی داهات و زۆر جاریش تۆمەتباری دەکەن بەوەی کە هۆکاری کەمی داهات لەو سنوورە یەکێتی نیشتیمانی کوردستانە. لە بەرامبەردا یەکێتی نیشتیمانی کوردستانیش هەمان تۆمەت ئاراستەی پارتی دیموکراتی کوردستان و بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات. لەم نێوەندەدا بەشێک لە هاوڵاتیان پێیان وایە ئەمە تەنیا سیناریۆیەکە و ناوبەناو ئەو دوو حیزبە لە نێوان یەکتری دروستی دەکەن بۆەوەی تەرکیز لەسەر کێشە ناوخۆیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان کەم ببێتەوە یاخود نەمێنێت. من دەمەوێت ئەمە گفتوگۆ بکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز ئاسۆ حەمید چاودەری سیاسی. کاک ئاسۆ سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سپاس بە ئەوەی کە لە هەولێرەوە لەگەڵم دەبیت. دەمەوێت بەوە دەست پێ بکەم کە پێتان وایە ئەو شەڕە میدیایی کە ناوبەناو دروست دەبێت لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا تا چەند پەیوەندی ڕاستەوخۆی بە کێشەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە. بسم الله الرحمن الرحیم. زۆر سوپاستان دەکەم کاک ڕاویارجان، شەوتان باش بێ و بەخێر و خۆشی دابن. سپاس بۆ ئەو بابەتە. بێگومان بابەتی ڕۆژە ئەو ئەتوانین بڵێن بابەتی هەموو ڕۆژێکە، نەک تەنە ئەمڕۆ گەرمە بەیانی بۆی هەیە تۆزێ ببێتە پشکۆ و دواتر گڕبستانێتەوە و گەرم بێتەوە. واتە ئەم جەدەلیەتە بێمانایی نێوان پارتی و یەکێتی کە پێکەوە حکوومەتیان پێکێناوە کە پێکەوە ئیدارەی ئەم نیشتیمانە بەشمەینەتە دەکەن، ئەم جەدەلیەتە کۆنە و نوێیە. جەدەلێتیەکە شۆڕ بۆتەوە لەسەرەوە بۆ ئاستی خوارەوە، جەدەلێتێکە کە خەریکە کۆمەلگا لەگەڵ خۆیان ئەشێوێنێ، جەدەلێتێکە کە کابینەکەی هەندێک جار تووشی ریفلیجی کردووە، جەدەلێتێکە هەم حەقیقەتی تیا هەیە و هەم جۆرێک لە سیناریۆی تیا هەیە، جەدەلێتێکە ئەتوانی بە جۆرێکە نازانین چۆن وەسفی کەی، نازانین چۆن پێناسەی کەی، نازانین چۆن تیایدا خەڵ لەسەر پیتەکان دانەی، نازانی چۆن لە شوێنێکەوە بیگریتاوەکو چارەسەری بۆ بدۆزیتەوە کۆتایی بێ. ئەم جەدەلیەتە درێژکراوەی ئەو شەڕە گەرمەیە هەر لە شەستەکانەوە هاتووە تاوەکو ئێستا، هەر لە شاخەوە هاتووە تاوەکو شان، هەر لە یەکەم کابینەوە تاوەکو ئەم کابینەیە بە درێژایی ئەو زەمەنە دوور و درێژە لەو پانتا جوگرافیەی کە لە شاخ و دەشت و گوندەوە هاتووەتە ناو شار و قەزا و ناحیەکان قەتایسە بەردەوامە و پێش ناچێوە بە ئاسانی کۆتایی پێبێ. بێگومان تۆزێ لە باسی جەدەلێتەکە درێژم کردەوە لەبەرەوەی نازام چۆن بە چەند وشەیەکی سادە وەسفی کەم، ئەوەنە قوڵە، ئەوەنە کاریگەرە، ئەوەنە ترسناکە، ئەوەنەش بێمانایە و ئەوەنەش زیان بەخشە. ئەمما چی کردووە بڵێ بێگومان ئەوەی کە ئیبینی لە هەموو ئاستەکانە زیانی گەورەی بە کۆی پرۆسەکە گەیاندووە، نەک تەنها بە سیستەمی حکومڕانی و سیستەمی حکومڕانیان. ئەگەر باسی کابینە بکەیت، کابینەیەکە بۆ 4 ساڵ سەرۆک وەزیرانێکە بە ژمارە وەزیرەوە، خولێکی پەرلەمانیە بە سەرۆکایەتی و ژمارەیەک پەرلەمانتارەوە، خولێکە و کۆتایی دێ. ئەمە باسی سیستەمی دیموکراسی بێ، ئەمە خولێکە و کۆتایی دێ و تەواوە بێ. ئەمما کێشە ئەوەیە جەدەلێتیەکەی کۆتایی دێ. ئێمە لە ئەمریکایە خولی ترامپیمان بینی، خولێکی بەمانای وشە تایبەت سەرۆکایەتی ئەمریکا لە سەردەمی دۆناڵد ترامپە. بەڵام 4 ساڵی خۆی تەواو کرد، هەڵبژاردن کرا، دیموکراتەکان هاتن، ترامپی کۆتایی هات. یان ئەو جەدەلیەتەی کە لە سەردەمی ترامپا هەبوو، چ لە ناوخۆی ئەمریکا، چ لە ئاستی جیان، چ لە سیاسەتی نێودەوڵەتی و اقلیمی کە ترامپ بە ئاراستەیە کە ئەیبرد کۆتایی هات. ئەوتەسەوە باسێکی ترە و استراتیژیەتێکی ترە و تاکتیکێکی ترە و حکومڕانیەکی ترە لە هەموو ئاستەکانە لێوەی دیارە. ئەمما لە هەرێم هەروانیە لە حاڵەتی ئاساییە لە نێوان دوو تەڕەفیان دوو کەس لەبارەی گرفت و کێشەیەکەوە کە مناقەشە و جەدەل دروست دەبێت، حتمما بەشێکی زۆر لە کەم و کورتیەکان زەق ئەبنەوە دەرەکەون. زۆرینەی جار ئەمە بۆ چارەسەرکردنی کێشەکانە. ئەم شەڕە میدیایی نێوان یەکێتی و پارتی کە مانگانە دەیکەن، پێتان وایە تا ئێستا تا چەند توانیوێتی بەشێک لە گرفتەکان
بە تایبەت لە مەسلەی کەمی داهات و خراپی ئەوەی کە خۆیان ناوی ئەنێن خراپی ئیدارەدانی داهات تا چەند توانیوێتی بەشێک لە گرفتەکان چارەسەر بکات. کاک ڕاڤیارجان لە دەستەواژەکانە دووشتمان هەن، ئێمە گفتوگۆمان هەیە، حیوارمان هەیە بۆ چارەسەرکردنی خاڵە ناکۆکەکان و ڕێککەوتن لەسەر خاڵە کۆکەکان. لە هەمان کاتە چەلەحانێ و جەدەلمان هەیە کە چەلەحانێ و جەدەل هیچ نییە، هەر ئەوەیە من دەنگی خۆم بەرزەکەم بەرامبەرەکەشم دەنگی خۆی بەرزەکە، من ئەمێ دەنگم ئەوەنە بەرز بێ خەڵکی هەموو تەنیا گویان لە دەنگی من بێ، بەرامبەرەکەشم دەنگی ئەوەنە بەرز دەکا بۆ ئەوەی خەڵکی تەنیا گویان لە دەنگی ئەو بێ. لە کاتی دەنگ بەرزکردنەوەیە خۆتەزانی هێمنی نامێنێ، حیوار و گفتوگۆ نامێنێ، فکر نامێنێ، فکر لە دەنگ بەرزکردنەوەیە ڕاوەستێ، هۆش عەقڵ ڕاوەستێ، چونکە باسەکە تەنها ئەوەیە من ئەمەیە لەوەیە زاڵ بم بەسەر بەرامبەرەکەم کە دەنگی خۆم بەرزکەم، بەرامبەرەکەشم بە هەمان شێوە. ئەمە جەدەلە، جەدەل هیچ نییە، قەت ناتگەێنێ بەشت. ئەو جەدەلەتی کە لە فەلسەفەیە باسەکرێت جیایە، لەناو فەلسەفەیە کۆمەڵێشتی هەم دەستەواژی جیاوازن، ئەوە بۆ بابەتێکی ترە، لە سیاقێکی ترە، بۆ مەبەستێکی ترە، هەمووی جیاوازە. ئەمما لەمە بە بابەتی حکومڕانیە عەزیزم ئێمە دوو حیزبمان هەن، سیستەمێکی حکومڕانیان پێکێناوە، کابینەیەکیان بە هاوکاری بزوتنەوەی گۆڕان پێکێناوە. ئەمان نایەن گفتوگۆ بکەن بۆ چارەسەرکردنی ئەو خاڵانەی کەوان ناکۆکنتیا، بەڵکو دێن چەلەحانێ دەکەن بۆ شکاندنی بەرامبەر و سەلماندنی بۆ چوونەکانی خۆیان. ئێخۆ لەمەیە کاتێکە پەرلەمانتارێکی پارتی دێ هێرش ئەکاتە سەر بەرامبەرەکەی و کۆمەڵێ قسە ئەڵێ جا ڕاستە دوورەیە و لی گەڕێ، من ناسبنەوە ئەوە با بخوێن وڵامێکتری بن، لە هەمان کاتە بێت چاوەڕێ ئەوە بکەیت بەرامبەرەکەشت دێ کۆمەڵێ قسەی تر ئەڵێ. ئەمە لە زیان زیاتر هیچی تیا بەسەر نییە. زیانەکەی ئەگەر بڵێ ئەمەشیان جیاوازیەکەیە، بۆ نمونە خەڵکانێک زۆر هەن چاودێران خەڵکی شەقام ئەڵێن ئەمە سیناریۆکەی نێوان خۆیانە، هەر کاتێک کە کێشەیەک دروستە بێ دێن لە ئاستی سەرەوە شەڕێک دروستەکەن، چەلەحانەیەک دروستەکەن، کێشەیەک دروستەکەن بۆی خەڵکی لە بیری بچێتەوە هەموو بۆ سەرقاڵ بێ. هەندێکیش دەڵێ نەخێر ئەمە ڕاست ئەمەیتیا هەیە، بەڵام خۆشی لە ئەسڵا زۆرجەکە ئەگەر لە سەریمان ناکۆک ئەبن لەسەر بابەتی داهات و پارە کە حەقیقەتێک لێرەیە هەیە، داهات و پارە وونە لە هەردووشیان و نەک لە لایەنێکیانەوە، ئەو حاشە هەڵنەگرە لە هەردووشیانەوە داهات بوونە، لە هەردووشیانەوە ناشەفافیەت هەیە لە هەموو ئاستەکانی داهاتی ناوخۆیی و دەرەکی و بەخایی و نازانم شۆ جەدێن هەموو ئەوە لەگەڵ ئەوە تێکەڵەکەن. لە کۆتاییە منی هاوڵاتی سادە، منی هاوڵاتیە کە لەو بازارە دوکانێکم هەیە چاوەڕێم دەستکێ سڵک و دەستکێ توور بفرۆشم زەرمەندە بوو پێوی سەرقاڵە بوو و نازام لە کوێیە سەردێدێنێ. ئەمە هەم حقیقەتێکی تیا هەیە کە من وێڵ بم لە ناویە، منی هاوڵاتی مەبەستم، هەم ڕاستیەکی تیا هەیە کە پارەکە ژوێڵ بێ لە ناو ئەم جەدەلیەتەیە و لە کۆتایی شەکەس نەزانێ پارە لە کوێ هات و بۆ کوێ چوو. بەشێک لە وەک ئەوەی کە خۆت ناوی دەنەی جەدەل، بەشێک لەو جەدەلەی کە هەیە مادام بەشێکی حقیقەت و ڕاستی تێدایە، کەواتە بۆچی ئەم دوو حیزبە کە زیاتر لە 30 ساڵە حکومڕانی هەرێمی کوردستان نەیانتوانیوە کێشەکان چارەسەر بکەن لە کاتێکە خۆیان لە هەموو کەس باشتر دەزانن کێشەکان کامانن و ڕۆژانەش بە ئاشکرا هاواری بۆ دەکەن. کاک ڕافیا لە علمی ئیدارەیە، لە زانستی ئیدارەیە چەند بەشێک هەن ئیتر زۆر کەس زۆرێک لە وڵاتان ئیشی لەسەر دەکەن. بۆ نمونە بەشێک لە زانستی ئیدارەوە هەیە کە چۆن قەیرانەکان چارەسەر بکەیت. کاتێک کە قەیرانێک یان کێشەیەک ئەگەر گەورە نەبێ، کێشەیەک دروست دەبێت کە ئەگاتە قەیرانش بۆ نمونە، ئەبێ ئەو وڵاتە حکوومەتەکەی و پەرلەمانەکەی ئەگەر زۆر گەورەیەک قەیرانێکی نیشتیمانیە لە ئاستی نیشتیمانە، ئەو حیزبانی کە ئەو ڕۆژگارە لەو ساحەیە کاری سیاسی ئەکەن و ڕۆڵیان هەیە و پێگەیان هەیە، ئەبێ کۆ ببنەوە دەریچەیەک بدۆزنەوە، چوە قەیرانێکی نیشتیمانی هاتوتە پێش. ئەگەر کێشەیەکی حکومڕانیە حکوومەتەکە لە نێوان خۆیانە کۆ ببنەوە چارەسەرێکە دۆزنەوە، کێشەیەکی حکومڕانی. ئەمە لە دنیا ئەم ئاراستەیە هەیە. ئاراستەیەکی تر هەیە پێ ئەڵێن ئیدارەدانی قەیران، ئیدارەدانی کێشەکان، ئیدارەة الأزمات، ئیدارەة المەشاکل. ئەمەل کە لە زمانی عەرەبیە زۆر باوە. هەندێک لە وڵاتان، هەندێک لە سیاسیەکان، هەندێک لە حکومڕانەکان بۆ ئەوەی درێژە بە خۆیان بدەن، بە حکومڕانی خۆیان بدەن، بۆ ئەوەی خۆیان لەسەر سیستەم بمێن، لەسەر کورسی بمێننەوە، دێن کێشە دروست دەکەن و ئیدارەشی ئەدەن، نایگەێنە چارەسەر، هەم دروستیەکەن هەم ئیدارەیەدەن. ئەکرێ ئەم بەشەی لە هەرێمی کوردستانە بڵێن ئەمەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوەندەی نەفەسی ئیدارەدانە
ئەوەندە نەفەسی چارەسەرکردن نییە. ئەگەر نا بۆ قەیرانەکانی کوردستان ئەوەنە گەورە نین ئەگەر بمانێت چارەسەریکەین. ئەمان باتەوە بۆ چۆ بۆ ئەمانەوە ئیدارەی بدەن، چونکە ئیدارەدان واتە خۆی ئەسڵی کێشەکە لە شۆوەیە. ئێستا تۆ تەماشای لێدوانی پەرلەمانتارەکان کە ئەسڵی کێشەکە ئەمان باتەوە بۆ ئەو حەقیقەتە ڕەهایی کە دەڵێ ئەو حەقیقەتەی کە سەلماندنی ناوێ کە لە زمانی عەرەبی پێڵێن بەدیهیە ئەو ڕاستیە کە سەلماندنی ناوێ. ئەمان با بۆ ئەو بەدیهێتەی کە لە کوردستان قەیرانی گەندەڵی هەیە، داهات ونە بە هەر ڕێگایەک، بە هەر جۆرێک، بە هەر بڕێک، بە هەر شێوازێ لە نێوان هەولێر و سلێمانی ونە کە تۆ ئەتەوێ قەیران ئەم قەیرانە چارەسەرکە بچتە سەر فەلسەفەی یان تیۆری چارەسەرکردنی قەیران، ئەبێت دەستبەری گەندەڵەکە چارەسەرکەی، ئەبێت دەستبەری بۆ ئەوەی کە پەرلەمانتاری پارتی ئەڵێ ئەوان ویان وتووە پەرلەمانتاری بەرامبەر بێ بیسەلمێنێ کەوانیە. واتە یان پەرلەمانتاری پارتی وای لێ نەیە ئەم قسەیە بکە، پەرلەمانتاری یەکێتی وای لێ نەیە شتێکی تر بڵێ. من کە لێرە ناوێنم باسی تەبریعی کەس ناکەم، باسی ئەو واقعاکەم کە ئێستا دروست بووە. واتە ئەو کاتە حکوومەت خۆی دێتە پێشەوە، ئەو کاتە دەستی سەرۆکایەتی پەرلەمان دێتە پێشەوە، نەک ئەوەی کەوا وتە بێژێک و کەسێک و ڕۆژنامە نووسێک و بەرسێبەرێک و ئەو دیوسێبەرێک بە ناوی جیاواز و بەخوازراوە وەڵامی یەکتری بدەن و یەکتری بشکێنەوە کە تۆ ئەتەوێ قەیرانی گەندەڵی چارەسەر کرد. واتە ئیدارەی وڵاتەکە لەسەر ئەوە بیناکرد من ئەمەوێ گەندەڵی چارەسەرکەم وە کۆتایی پێبێنم. واتە تۆ ئەچی دەسەر ئەو نەزەڕەی کە دەڵێ ئێمە ئەبێ قەیرانەکان چارەسەرکرد نەک ئیداری دی. دەی ئایا ئەمامە بە بۆ پرسیارین ئایا ئیرادەی ڕاستەقینە هەیە بۆ چارەسەرکردنی گەندەڵی لەم وڵاتە؟ هەموو داتاکان، هەموو ئامارەکان، هەموو بەڵگەکان دەڵێن نەخێر نییە، چونکە گەندەڵێکە ئەوەنە بڵاو بۆتەوە کاتێک کە ئەتەوێت چارەسەریکەی پێش هەموو کەس بۆ هەیە من خۆم تیای بچم. مادام من تیای ئەچم کەواتە ئەو گەندەڵیە چارەسەر ناکەم کە دەبێتە هۆکاری لە ناوچوونی خۆم، وەکاری تێچوونی کابینەکانی پێشووتر. پێتان وایە ئەم دۆخەی کە ئێستا دروست بووە دۆخێکی کەڵەکەبووی 30 ساڵی ڕابردووە یان دۆخێکە تەنیا پەیوەندی بەم کابینەی ئێستاوە هەیە؟ نا ئەمنی من قسەی کۆتاییم ئەڵێمەوە کەواتە کە بمێوێ گەندەڵی چارەسەرکەم ئەبێ ئیدارەی نەدەم قەیران چارەسەرکەم، کە گەندەڵین پێ چارەسەر ناکرێت کەواتە ئیدارەی قەیران نەدەم بۆ ئەوەی حاڵەکە وا بڕوە. دێمە سەر پرسیارێکی جەنابن نەخێر بێگومان خۆ بەڵگەیشی ڕاستیە کە ئەوەی هەیە کەڵەکە بووە لە 92 تاوەکو ئێستا. ئەمە تەبریعی ئەم کابینەیە ناکەین، من ناچمە سەرەوەی تەبریعی هیچ کابینەیە بکەم، ئەمما ناشکرێ بڵێ هەمووی لەسەر شانی ئەم کابینەیە. نەخێر هەر لە 92ەوە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان لەسەر گرێژنەی یاسایی و ئاسایی خۆی دەرچوو بۆ سەر گرێژنەی حزبی و پەیام لایەنداری بۆ حزب و پاوانخوازی بۆ کار و کەسابەت و دەوڵەت و هەموو جونگەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستانە. ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ 92 لە 92 چارەسەریکەی نەک لە ئێستاوە. باشە، زۆر جار باس لەوە دەکرێت کە ئەمە سیناریۆیە وەک پێشتر ئاماژەت پێکرد. ئێستا بەشێک لە هاوڵاتیانی هەرێم پێیان وایە ئەمە تەنیا سیناریۆیەکە و بۆ لە بیربردنەوەی کێشە بنەڕەتیەکانی ترە. لە حاڵەتێکە ئەگەر سیناریۆش بێت بۆچی پارتی و یەکێتی پێویستیان بەوەیە کە سیناریۆ دروست بکەن؟ بۆچی بەم جۆرە ئیدارەی قەیرانەکانیان؟ ئەگەر خۆی ئەوەی کەوا سیناریۆیە یان حەقیقەتە هەمووی تێکەڵە وەکو سەرەتا ژوتم بەشێکی ئەوترێ سیناریۆیە و بۆی هەیە سیناریۆش بێ. ڕاستە سیناریۆی تیا بێ تۆ کێشە لێرە و لێوێ دروستکە بۆ ئەوەی کۆمەڵی بابەت تر بچێ بەولاوە. ئەمما ئەوەی کە دەڵێن سیناریۆیە یان ئەگەر هاوڵاتیا دەڵێن سیناریۆیەکە و بۆ بریدنەوەی کێشەکانە ئەوە مانای ئەوە نییە کە ئەسڵی بابەتەکە حەقیقەتی تایە. نەخێر، ئەسڵی بابەتەکە حەقیقەتی تایە. ئەسڵی بابەتەکە ئەوەیە داهات بوونە ناشەفافە، پارەیەکی زۆر لە مەرزەکان لە داهاتی نەوت نازام لە چی و لە چی و لە چی و لە چی تا ئێستاکە پارتیەکێتی حاکمی مطلق و بێچەند و چوونی ئەم وڵاتان ئەوان خۆیان یەکتری تۆمەتبار دەکەن جیاواز دەوەی کە لە دەرەوەی خۆشیان تۆمەتبارەکەن. ئێستا هاتۆتە سەرەوەی کە خۆیان ڕاستەخۆ یەکتری تۆمەتبارەکەن. کەواتە کێ بەرپرسە لەمە؟ کێ بەرپرسە لەوەی کە چارەسەری بکات؟ خۆی ئەمە بڵێن بەڵێ ئەگەر سیناریۆش بێ حەقیقەتی تیا هەیە، حەقیقەتێکی تیا هەیە، حەقیقەتەکە ئەوەیە کەونە ئەجا کە باسی سیناریۆکرێ خۆ زۆر یعنی بەداخەوە
ئێستا دەوترێ ئاگرەکەی پەرلەمان سینانوەیە وای لێ هاتوو خەریکە ڕاستیەکان ئەگەر ڕاستیش بێ تاکی کوردی تاکی کوردستانی بمبورە تاکی کوردستانی وای لێ هاتووە ئەگەر حقیقەتیش بێ باوەڕ ناکات خۆ دوو لە ڕووی جەناب و بینەران و بیسەرانی خۆشەویست خۆ ئەو چیرۆکە بەناوبانگە دەڵێ درۆزن کە هاوارەکە خنکام لە خوێندنی سەرەتایی خوێندومانە چەند جارێ ئەڕۆ سێرەکە سیناروەیەکە و دروستی کردو لە کۆتایە باوەڕی پێ ناکەن یعنی وای لێ هاتووە ئەگەر حەقی لە کۆتایە ئەخینشێ و کەس باوەڕی پێ ناکە یان درۆ یان سیناروەیە کە ناوێکی جوانە بۆ بابەتێکی تر کە خەڵکو بابەتەکە درۆ بێ شەڕێکە و بە درۆ هەڵە گیرسێنرێ بۆ بابەتێکی تر بۆ شاردنەوەشتی تر کەواتە سیناروەیە بەڵام ئەتەکێت درۆیە ناو نراوە سیناروێ با بڵێ سیناروێ وای لێ هاتووە حقیقەتش دروست بێ خەڵکی باوەڕ ناکە بۆ نمونە ئاگرەکەی پەرلەمان ئێستا خەڵکی دەڵێ سیناروەیە بۆ هەیە حقیقەت بێ بەڵام تاکی کوردستانی خەریکە باوەڕ ناکە بەداخەوە لە دووشەوی ڕابردووە ئەو کۆمەڵە ئەو کۆلە پێشمەرگە جوان و نازدارەمان ئەو هەموو کوڕە خوێنگەرەمان شەهید بوون دەی شەوی یەکەم ئەو داعش کە بە زەفەری پێبردین و هات ئەو شەهیدانەمان بەخشی ئایا بۆ شەهید دووەم ڕێگاکانی خۆمان تون و تۆڵ نەکرد خۆجار وا هەیە لە ناو شارێکە تەقەیەکە کرێت تا هەفتێ دوو هەفتە هێز بڵاوە کرێتەوە چوار خۆپیشان دێنە سەر شەقام خۆپیشاندەر دێنە سەر شەقام هەتا دە ڕۆژ هێز هەموو کۆڵانەکان ئەتەنێ و نایڵن کەس بجوڵێت و کەس دەمەڵ بەرچێ ئەی باشە خێرە ئێمە شەوی پێشتر بۆ لێ پێشمەرگەمان شەهید بۆ شەوی دواتر هێشتاکە هەر دەستمان شل بێت هێرشکەنەوە سەرمان آخر خۆ من ناڵێم ئەمە درۆیە بەڵام ئەم ڕووداوە وای لێ کردوین خەریکە گومان بکەین خەریکە بڵین باشە بۆچی سەنگەرەکانی خۆمان تون ناکەین بۆچی ئاگرەکەی پەرلەمان بە جۆرێکی ترە و لە کاتێکی ترایە خۆ بەداخەوە بۆ ئەو پێشمەرگانەمان کە شەهید بوون خوای گەورە لە گوناحیان خۆش بێ و سەبووری کە سوکاریان بدا بەڵام سیستەمەکە واشیواوە بەسەریەکە خەریکە هەمومان گومان لە هەموو شتێکەکەین خەریکەوامان لێدی نازانین حقیقەت و سیناریۆ لەکتری جاکەینەوە کە لە کۆتایی هەمومان زەرەکەین ئەمما بێمە سەر ئەو قسەی کە خەتای چێە بێگومان خەتاکە ئەتوانین بەشکی بەسەر کۆمەڵێشتا یعنی جارە پێش هەموو شتێ ئێمەی هاوڵاتی خۆمان خەتابانی بەڵێ ئێمەی هاوڵاتی کاتێک کە ئەو ئیرادە ڕاستەقینیەمان نییە بۆ گۆڕانکاری خۆمە خەتابارین ئێمەی هاوڵاتی کاتێ سەربارە بۆچی خەتابارە لە کاتێکە ئێستا ئەگەر ڕەنگە بەشێک لە هاوڵاتیان ئەم بۆتنیان بۆ دروست بێ کە لە هەڵبژاردن ڕێژەیەکی ئێزگار زۆر خەڵک دەنگی بەم دوو حیزبە نەداوە خۆپشاندانە کە یەکێکە لە ڕێگا هەرە مەدەنیەکان لەسەر ئاستی دنیا تاقی کردوێتەوە مانگرتنە تاقی کردوێتەوە بایکۆتی حیزبەکانە تاقی کردوێتەوە هەت بەڕاست کام ڕێگاماوە بۆی خەڵک تاقی بکاتەوە بۆ ئەوەی کەلانی کەم مافەکانی خۆی بەدەست بخات جوانە کاڵم ئێمەی هاوڵاتی باسم لە کۆی هاوڵاتیان نییە لە کۆی گشتی هاوڵاتیان نییە چونکە ئەو قسەیە زۆر دقیقا خۆی سەر خۆ ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان دەنگ بە پارتیوێکێتی نادەن ئەگەر باسی هەڵبژاردن بێت ئەمما کێ خەتابارە لە هاوڵاتی ئەو هاوڵاتی کە سەرباری هەموو ئەو شکستانە ئەو قەیرانانە هێشتا بەرگری لە دەسەڵاتەکە کاگرافیان بەڵێ هەزاران هەزار هاوڵاتی هەیە کەوا هەر ناچێ بۆ دەنگدان یان کە ئەشتێ دەنگ نادا بەڵام لە هەمان کاتشەوە حقیقەت هەزاران هەزار هاوڵاتی هەیە ئامادەیە سوێندیش بەسەریان بخوا هەر لە پۆستەکان دیارە خۆستاکە کاتێک کە جەنابەت پۆستێک لەسەر گەڵی پارتیوێکێتیە لەم دۆخەیان بابەتی مەسلەی بوونی هێز و چەک و پارە و حکومڕانی ئەمێ بەشبەشی کەم جارێک بەشێکی ئەو هاوڵاتیانەیە کە سەرباری هەموو شکستەکان هێشتا بەرگری لە دەسەڵاتەکەن هێشتاکەکەوا ئەڵێن ئەم دەسەڵاتە هیچ عیبێکی نییە ئەوانە پێویستیان بەوەیە پێداچوونەوەیەکی تر بە هەڵوێستەکانی خۆیان بکەن بۆی حقیقەتەکە جۆرێکی تر ببینن ئەم حزب چێتیە ئەم تەحەزوبە ئەگەر بە زمانی عەرەبی بڵێم ئەم تەحەزوبە وشک و ڕەخ و سەرسەختیە باوی نەماوە ئەبێ بڕیارەکانمان لەسەر حقیقەت و واقع بێ نەک لەسەر ئەوەی کەوا حیزبەکەی من پێشتر چی کردووە پێشتر ڕۆی ئەو نانە ئەمڕۆ لە خوانە ئەمە خاڵی یەکەم بەشێک لە هاوڵاتیان ئەو هاوڵاتیانەی کە سەرسەختانە ئیسەش بەرگریەکەن ئەبێ پێداچوونەوەیەک بە هەڵوێستەکانی خۆیان کە دوو ئەو هاوڵاتیانەش کەوا ناچن بۆ دەنگدان بەڕێزم هەر نەچوونێک بۆ دەنگدان خۆڕاستە تۆ پڕی بەڵام هەر نەچوونێک بۆ دەنگدان خزمەتە بەدەسەڵات بمانوێ نەمانەوێ جا ئیتر ئەگەر ناچی من کە ئەندامێکی دەسەڵاتم ئەچونە باتی تۆ دەنگدەم ڕاستە ئەمەی بەخانەیان توانی بەس لە کوردستانێکە خواخوایەتی تۆ نەچی بۆ دەنگدان خواخوایەتی من نەچم بۆ دەنگدان من لە حیزبی دەسەڵاتم خواخوامە تۆ نەچی بۆ دەنگدان زۆر بە ئاساییە چونە شوێنی تۆ دەنگدەم و حیزبەکەی خۆم زیاد دەکەم کەواتە ئەمانش بە ڕێژەی خۆیان خەتابارن
ئەمێنێتەوە. ئەمە ئەگەر باسی هۆکارەکانی خۆمان بکەیت، هۆکاری دەنگدانی خەڵک بکەیت، دەنگدان شەقام بکەیت. ئەمما لە دەرەوە ئێوەش بێگومان کۆمەڵی فاکتەری تری ئیقلیمی و نێودەوڵەتی هەن کە تا ئێستاکە هاوکار نین بۆ ئێمەی هاوڵاتیان کە بمانەوێ بە گۆڕانکاری خواستەکانمان بێنەدی. ئەمیش دیارە ئەم دەسەڵاتە توانیوێتی بۆ نمونە هەرچی کۆمپانیا هەیە ئەوە تا بە ئاسانی خستوێتە ژێر دەستی کۆمپانیا بیانیەکانەوە. ئەدەیە کۆمپانیا بیانیانە یان ئەوەی کە ناوی پێی ئەوتێ سیستەمی سەرمایه‌داری، سیستەمی سەرمایه‌داری بوریەکی برسیە. ئەمە بەرگریکردن نییە لە شوعیەت، بەڵکو سیستەمی سەرمایه‌داری کاتێک لە نێوان وڵاتێکی لاواز و وڵاتێکی بەهێزە ئەبێ یان لە نێوان وڵاتێکا کە بەهێزە بۆ ئێمەیە کە لاوازین، ئەمەی لێ ئەخۆکێت. ئەمەی لێ خۆڵکە کە ئێستاکە هەیە کۆمپانیەکانی نەوتیان دێ وڵاتمان هەموو تاڵانەکەن، ئێدەی بەرگری لەو دەسەڵاتە ئەکەن کە ئەم کۆمپانیانی بە دیاری خستۆتە بەردەستیان ئەوەی کەوا ڕێژەی فرۆشتی نەوت جۆرێکە، داهاتەکەی جۆرێکە، کەمەکەی بۆ ئێمەیە و زۆرەکەی بۆ خەڵکی ترە. هەر لەبەر ئەم سیستەمەش بوو کاتی خۆی وڵاتە سۆشیالیستیەکان بڕیاری خۆماڵیکردنی نەوتیان ڕاگەیان. ئەمەش هۆکارێکە بێزگەلەوەی بڵێ بێگومان ئەو هێز و دەسەڵاتی کە هەیە کە بۆتە هێز و دەسەڵاتێکی بەکارهێنەر بۆ ئەوەی کورسێکی خۆی بپارێزێ و یاسا بۆتە بابەتێک بۆ ئەوەی خۆی پێقایمکە. هەموو ئەمانە کە کاتێک کۆیەکی تو لەسەر یەکتری ئەم واقع ناخۆشی لێ دەرەچێت کە ئێوەی دوو حیزب حکومڕانی ڕاستەقینەی هەرێمی کوردستان دۆخەکە بەم جۆرەی لێ هاتووە کە هەیە هەریەکەیان ئیدارەی ناوچەی جێنفوزی خۆی ئەیات و ئەنجامەکەشی دیارەکە چییە. دەمەوێت بزانم ضرورەتی مرکزیت و لامرکزیەتی ڕاستەقینە نەکەوەی کە ئێستا هەیە تا چەند لە دۆخێکی لەم جۆرەیە دێتە ئاراوە پێتان وایە مرکزیت یاخود پێچەوانەکەی کە لامرکزیەتە دەتوانێت یەکێک لەم دوو بژاردەیە دەتوانێت ئەم گرفتە ئیداریانە چارەسەر بکات؟ کاک ڕافیار، ئێمە ئەگەر بچینە سەر بابەتی مرکزیت و لامرکزیت، ئەو مرکزیت و لامرکزیەی کە لە یاسایە باسەکرێ، خۆم یاسام تەواو کردووە بۆ بزانین جەنابەت، خۆم یاسام تەواو کردو ئەو مرکزیت و لامرکزیەی کە ئێمە لە یاسا خوێندومانە بۆ سیستەمێکی دیموکراسی ڕاستەقینەیە کە چوارچێوەیەکی دەستوری جێگیر و بەهێزی هەیە کە دەوڵەتێکی خاوەن سیادە و نیشتیمانیە کە دەسەڵاتەکان لە نێوان سەلاحیەت لە نێوان دەسەڵاتەکانە جیا کراوەتەوە کە لە ئاستی خوارەوە هاوڵاتیان هۆشیاریەکی زۆر وردیان هەیە بۆ ممارەسەکردنی ئەو مرکزیت و لامرکزیەتی کەوا باسەکرێت و هەر یەکە و کۆمەڵێ یاساوڕێسای تایبەت بەخۆی هەیە و هەر یەکە و هەلمەرجی تایبەت مرکزیە یان لامرکزیە. ئەجا من ئەمێ بێمە سەر ئەوە ئەمما لە کوردستانە مرکزیە و لامرکزیشە هەموو شتێکە بەڵام نە چوارچێوێکی یاسایی تۆکمەی هەیە نا لەژێر چەترێکی دەستوری دایکا کۆبۆتەوە. بۆ نمونە مرکزیە ئەوە دەسەڵات لە هەولێرە و سیادە بۆ نمونە پارێزگای سلێمانی، پارێزگای هەڵەبجە و پارێزگای دۆک هەموو شتێک لەژێر دەسەڵاتی مرکزدایە. ئەگەر وابێ بۆ واتایە ئەگەڕێتەوە بۆ مرکزی هەولێر بۆ وزارەتی ناوخۆ، بۆ نمونە پارێزگارەکان دەگەڕێنەوە بۆ وزارەتی ناوخۆ. ئەمما ئەوەی کە ئێستا هەستی پێ ئەەکەین و کە ئەیبینین ئەوەی کە لێدوانەکان دەرێ بڕێ سێرەکەی وانە. بۆ نمونە ئەڵێ کاکە داهاتی سلێمانی بۆ ناگەڕێتەوە کە ئەگەر مرکزی بێ، ئەگەر دینارێک لە مەرزی باشماخ بێتە دی بەرهەم بێ، ئەبێ ئەو دینارە هەمان ڕۆژ بگەڕێت و سەر حیسابی مرکزی. ئەگەر باسی مرکزی بێ بە هەمان دی و بۆ حاجی ئۆمەران و بۆ ئیبراهیم خەلیلیش، چونکە بەرامبەرەکەش دەڵێت نەخێر داهاتی وەلید، داهاتی حاجی ئۆمەران، داهاتی ئیبراهیم خەلیل ناگەڕێتەوە کەواتە بۆ بەسباسی سلێمانی بێ. ها لەمەیە ئەو پەڕی نامەرکزیەتە. بەڵام لەو دیشەوە پارێزگار لە سلێمانی ناتوانێت دینارێک خرجکە، پارێزگار لە دووهۆک ناتوانێت دینارێک خرجکە، ئەوە پارێزگاری هەڵەبجە کێشەیەتی و نازانێت بودجە لە شۆ پێیا بکە بۆ، چونکە هەموو سەلاحیاتەکان گەڕاوەتەوە بۆ مرکز. یعنی کەواتە ئێمە سیستەمێکین بە هیچ سیستەمێک ناچێت، مرکزیت و لامەرکزیەتێکین بە هیچ مرکزیت و لامەرکزیەتێک ناچێت. هەر خۆی سیستەمە حکومڕانیەکە قالبێکی وەرگرتووە، فۆرمێکی وەرگرتووە، بە جۆرێک فۆرمەڵە بووە بە هیچ فۆرمەڵەیەکی تر و بە هیچ فۆرمێکی تر و بە هیچ لەم شێوەیە ئۆپۆزیسیۆنێکی وەک ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە چ ڕۆڵێکی دەبێت تا چەند دەتوانێت ئۆپۆزیسیۆن ئەو ڕۆڵە جدیە کە هەیەی وەک چاودێرێکی تونت بەسەر حکوومەتەوە تا چەند دەتوانێت ببێتە چاودێرێکی باش بۆەوەی
بەشێک لەم گرفتانی کە هەیە چارەسەری بکات هەڵبەت بە خوێندنەوەی ئەو دۆخەی کە لە چەند ساڵی ڕابردوو هەبووە لە هەرێمی کوردستان و ئۆپۆزیسیۆن هەبووە و بەردەوامیش ئێستاش هەیە. بەڵێ خۆی بوونی ئۆپۆزیسیۆن لە سیستەمی دیموکراسیە ئەبێ هەبێ ئەوە بەشێکە لە سیستەمی سیستەمی دیموکراسیانی چی دەسەڵاتێکی لەگەڵ ئۆپۆزیسیۆنێکە کە بەرامبەری ڕاوەستەوە کە موکورتەکانی خاتە بەردەست و ڕەخنەی لێگرێ و هەڵەکانی بۆ ڕاستەکات و ئەمە ئەگەر باسی سیستەمی دیموکراسی کرد وەکو سیستەم وەکو حکومڕانی لە هەرێمی کوردستان چۆن هەموو شتەکان لە جێی خۆی لەقیوە و نەیتوانی وە فۆرمی ڕاستەقینەی خۆی وەرگێ بە هەمان شێوەش ئۆپۆزیسیۆن جارێکە تۆ باسی لە سیستەمی حکومڕانی ئۆپۆزیسیۆنەکەی ئەبێت دەستورێک هەبێ دەستورێکی تەواو نەک دەستورێک بە میزاجی من و تۆ دانرابێ دەستورێک کە بتوانێ هەموو کایەکانی کۆمەلگا لەژێر چەتری سەلاحیاتی دەسەڵاتەکانە کۆ بکاتەوە و دابەشی کە و عەدالەتی تیا بنوێنە و عەدالەتی کە نزمترین ئاستی عەدالەت کە ئەمانەوێ ئەو کاتە لە دەستورێکی وادا ڕۆڵ و ئەرک و پەیامی دەسەڵات دیارە ڕۆڵ و ئەرک و پەیامی ئۆپۆزیسیۆن دیارە سندیکا و ڕێکخراوەکان دیارە هەمووی لە شوێنی خۆی دەسەڵاتی یاسایی دەسەڵاتی پەرلەمانی کە ئەمەمان نییە کە ئەم دەستورە نییە ئاوا هەموو شتەکان دابەشکە هەمووی پێکەوە کۆ بنۆ ناوی بنێن سیستەمی دیموکراسی پێشکەوتو کە نییە ئەبینی دەسەڵات ئەوەی کە وەسفمان کرد ئێکە دەسەڵات وا بێ و دەستورەکەشمان نەبێ و ئۆپۆزیسیۆنش حقیقت ناتوانێت ڕۆڵی خۆی بگێڕێ بۆ چونکە هیچ دەستورێک نییە ئەرکی ئەو دیاریکە ئەسڵەن دەستورێک نییە بیپارێزێ ئەسڵەن دەستورێک نییە بتوانێت لەژێر چەتریە حکوومەت بخاتە ژێر پرسیارەوە کەواتە ئۆپۆزیسیۆن خۆی زەرورە ئەبێ هەبێ چونکە بوونی بەشێکە لەوەی کەوا سیستەمی دیموکراسی بچەسپێ ئەمما ئێستا نییە کە سیستەمی دەسەڵات دوایە کە سیستەمی ئۆپۆزیسیۆنیش وایە ئەمە معنای ئەوە نییە ئێمە باواز لە ئۆپۆزیسیۆن بێنین معارەزە با بڵێ کورتتر و پوخترە واز لە معارەزە بێنین نا معارەزە لاوازە یا بەهێزە ئەوە هەموو قۆناغێکە ئەکوڵێ قۆناغبەندیە مەرحەلیە بۆ ژیانی سیاسی هەرێمی کوردستان چۆن ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستان هەیە مەرحەلیە بۆ ژیانی سیاسی هەرێمی کوردستان چونکە بمانێ و نەمانەوێ هەر ئەگۆڕدرێ هەر کۆتایی دێ هەر ئەبێ نەمێنێ ئەمە حقیقەتێکی مێژوویە مە ڕەوتی مێژووە لە ڕەوتی مێژووە هیچ دەسەڵاتێک نەیتوان و درێژە بەکارەکانی خۆی بدا هیچ دەسەڵاتێ چەند بەهێز بێت چەند گەورە بێت چەند بەتوانە بێ هەر ناتوانێت بەردەوام بێت مادام ئەم حکوومەتەی ئێمە هەر ئەبێ بگۆڕدرێت چونکە مەرحەلیە حکمیەتی مێژووە خوازێ کەواتە ئەبێ معارەزەش هەبێ چونکە معارەزەمان بۆ ئەو ڕۆژگارە پێویستە کە لە کۆتاییە سیستەمی هەرێمی کوردستان ئەچێتە سەر گرێژنەی ڕاستەقینەی خۆی و دەستورێک خۆی ئەکاتەوە و شەقامێکی تر ئەبێ نەوەکانی تر دێنە پێشەوە وەشیارێکی تری سیاسیمان ئەبێ تێڕوانینێکی تری سیاسی لای نەوەکانی داهاتوو دروست ئەبێ تەنانەت هەلومەرجی ئیقلیمی و نێودەوڵەتی گۆڕانی بەسەرادێ هەموو ئەمانە کە زمینەیەکن دێنە پێش لە داهاتووە پێویستی چۆن دەسەڵات پێویستی بە ئیدارەدانە ئەبێ هەبێ بۆی وڵاتەکە نەکەوێتە ناو فەوزایەکە و سەرباری هەموو سەقەتیەکانی لە هەمان کاتە پێویستان بە معارەزەیەکە بۆ ئەو ڕۆژگارە کە بەرەبەرە خۆی قایمکە سەرباری ئەگەر لاوازی شەو ناتوانێت ڕوبەڕوو ڕاوەستێ. زۆر سپاس بەڕێز ئاس و حەمید چاودێری سیاسی سپاس کە لە هەولێرەوە لەگەڵم بوو. بێنانی بەڕێز سپاس بۆ ئێوەش هەر شاد بن کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.